خنکانی نزیکەی 800 کۆچبەری نایاسایی لە نزیک کەناراوەکانی ئیتالیا لە 19ی ئەم مانگەدا سەرکردەکانی یەکێتی ئەوروپای هێنایە دەنگ و کۆبوونەوەیکی بەپەلایان بۆ ڕێگرتن لە تەشەنەگرتنی زیاتری ئەو دیاردەیە ئەنجامدا و ژمارەی ڕێوشۆنیشیان لەبارەوە گرتە بەر. لە کۆبوونەوەکەدا کە پێنجشەمەی ڕابردوو لە شاری برۆکسلی پایتەختی بەلجیکا بەڕێوەچوو، سەرکردەکانی ئەوروپا ڕێکەوتن لەسەر زیادکردنی داهاتی تایبەت بە پرۆسەی تریتۆن کە تایبەتە بە ڕزگارکردنی کۆچبەرە نایاساییەکان لە دەرێ ناوەڕاستدا بۆ 3 هێندە کە بڕەکەی 130 میلیۆن دۆلارە. داواشیان لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کرد بڕیارێک دەربکات تا لە ڕێگەیەوە پرۆسەی سەربازی دژ بە قاچاقچیەکان لە ناو لیبیا ئەنجام بدرێت، چونکە زۆرترین ژمارەی کۆچبەرەکان لە وڵاتەوە ڕوودەکەنە ئەوروپا. بەڵام لە کۆبوونەوەکەدا سەرکردەکانی ئەوروپا ڕێکەوتنیان لەسەر دۆسیەی چۆنێتی پێشواسیکردن لەو کۆچبەرە نایاساییانی کە سەرکەوتوو دەمن لە گەشتیان بۆ وڵاتانی ئەوروپا بۆ کاتێکی تر دواخست. ئەنگێلا مێرکەل ڕاوێژکاری ئەڵمانیا ئامادەیی وڵاتەکەی نیشاندا بە تەرخانکردنی 2 کەشتی تا بەشداری لە پرۆسەکەدا بکات. وتیشی گرنگ ئەوەیە چی لە توانادابێت بکرێت تا ڕێگە بیگیرێت لە دووبارە بوونەوەی ئەو کارە ساتە. هەروە فەڕەنسا بە 2 کەشتی و بەلجیکەش بە 1 کەشتی ئامادەیی خۆیان بۆ بەشداریکردن لە پرۆسەی ڕزگارکردنی کۆچبەرە نایاساییەکان نیشاندا لەگەڵ چاودێریکردنی ئاوەکانی دەریای ناوەڕاست بە کەشتی و فڕۆکە و کۆپتەر. فرانسوا ئولاند سەرۆکی فەڕەنسا ئاشکرای کرد کە وڵاتەکەی لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی پرۆژە بڕیارێک دەخاتە ڕوو تا بەهۆیەوە ڕێگە بدرێت بە تێکشکاندنی کەشتی قاچاقچیەکان. وتیشی دەبێت چیتر نەهێڵدرێت لە داهاتوودا قاچاقچیەکان کۆچبەرەکان بەرەو مردن ببن. سکرتێری گشتی نێتۆ یەکگرتوەکانیش ڕایگەیاند پێویستە جیهان جدیتر لە پرسەکە بڕوانێت و ڕێگە لە دووبارە بوونەوەی ئەو جۆرە کارە ساتانە بگرێت. ڕۆژنامەی گاردیانی بەریتانیاش ڕژنووسی بڕیارێکی کۆبوونەوەکەی وڵاتانی ئەوروپای ئاشکرا کرد کە خۆی لە گێڕاندنەوەی 150,000 کۆچبەری نایاساییدا دەبینێتەوە بۆ وڵاتەکانیان. لە بەرامبەریشدا تەنها ڕێگە بە 5,000 کۆچبەر بدرێت لە وڵاتە ئەوروپیەکاندا بمێننەوە. لە نوێترین دیاردەی کۆچکردنیشدا پێنجشەمەی ڕابردوو 220 کۆچبەر گەیشتنە بەندەری کاتانیا لە دوورگەی سقڵیا. لای خۆشی وەزارەتی ناوخۆی ئیتالیا پێشبینی کرد تا مانگی ئەیلولی داهاتوو بە تێکڕای 5,000 کۆچبەری نایاسایی لە هەفتەیەکدا ڕوو لە کەناراوەکانی ئیتالیا بکەن. ڕێکخراوی دەریاوانی نێودەوڵەتی سەر بە نەتۆیەکگرتوەکانیش ڕایگەیاند پێدەچێت تەنها لەم ساڵدا 500,000 کەس هەوڵ بدەن بە ڕێگەی نایاسایی دەریای ناوەڕاست تێپەڕێن و خۆیان بگێننە ئەوروپا. دەژڵێت ئەگەر ڕێگە لەو جۆرە بازرگانیە بە مرۆڤەوە نەگیرێت بەلایەنی کەمەوە هەڕەشە لەسەر ژیانی 10,000 کەسیان دروست دەبێت. بەپێی داتایەکی ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی لە سەرەتای ئەم ساڵەوە 1754 کۆچبەری نایاسایی لە ئاوەکانی دەریای ناوەڕاستدا خنکاون کە بە بەراورد لەگەڵ ساڵی 2014دا ژماری قوربانیەکان 30 هێندە زیادی کردووە. کاروان شێخ موحسین NRT